میوانداری بەڕێز هەڵگورد شێخ نەجیبمان کردو بەڕێزیان سەرپەرشتیاری ئیداری سربەخۆی سۆران. بەڕێز هەڵگوردەم کاتت باش سڵاو لێبێت. ئەو پرۆژەی کە ئەمڕۆ جێبەجێ کراوە ئەمڕۆ لەلایەن سەرۆکوەزیرانەوە کرایەوە گرنگیەکەی چییە بۆ ئیدارەی سربەخۆی سۆران؟ بەڵێ طبعاً بە خۆشحاڵی و ئەمڕۆ کە جەنابی سەرۆک حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی دیارەیەکی دیکەی گەورە و پرۆژەیەکی استراتیژی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە قەزای ناوەندی سۆران کردەوە. طبعاً هەر لە سەرەتای دەستپێکی دروستبوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هێنانەکایی ئیدارەی سربەخۆی سۆرانیشەوە کارێکی جددی لەسەر ژێرخانێکی پتەوی ڕێگاوبان کراوە لە هەموو سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە هەموو خەزا و ناحیەکانەوە و هەوڵی بەستنەوەی ئیدارەی سربەخۆی سۆران بە پارێزگای هەولێری پایتەخت درراوە. ئەو پرۆژەی ئەمڕۆ کە جەنابی سەرۆک حکوومەت کردیەوە کە ماوەی ساڵێک و نیو پێش ئێستا بەردی بناغیدانە پرۆژەیەکی زۆر استراتیجیە بە نسبەت جوڵەی هاتوچۆی هاوڵاتیان لە ناو قەسەنتەری قەزای سۆران هەردووک دیوی قەزای سۆران بەیەکەوە دەبەستێتەوە بە ئێستا کە ئەو پرۆژەیە چۆتە خزمەت هاوڵاتیانەوە ئاسانکاریەکی زۆر باش بۆ هاوڵاتیان دەکاتن و دەتوانن بڵێم تقریبن بە ڕێژەیەکی بەرچاو کێشەی هاتوچۆ لە ناو سنتەری قەزای ناوەند چارەسەر دەکاتن چونکە هەموو ئەو هاوڵاتیانە کە لە بەتایبەتی لە ڕووی ئەولاوە پەیمانگای لێە و زانکۆی لێە و قەزا و ناحیە قەزای سیدەکانی لێە ئێستا ئەو لەو پرۆژەیە کێشەی هاتوچۆ بە شێوەیەکی زۆر بەرچاو چارەسەر دەبیتن طبعاً ئەوە قۆناغی یەکەمە و هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەمیش ئێستا دیزاینەکەی تەواو بووە کە تا ئیدارە دەچێتن بە تەوابوونی ئەو پرۆژەیە دەڤەری ئەولایەوە ناوچەی ئەولای کە ناوچەیەکی زۆر زەویشی تێدا هاوڵاتیان لێنە دەتوانن سوود لەو پرۆژە استراتیجیە وەربگرن. باشە بەڕێز هەڵگورد ئەو ڕێگەیە لە ڕووی بازرگانی و گەشتیاری ڕێگەیەکی زۆر گرنگە. ئێستا بە دروستکردنی و بە بەهێزکردنی ئەو ناوچەیە لەم ڕێگەوبانانە و ژێرخانی ئابووری پێ بەهێزەکرێت چ کاریگەریەکیە بێت لەسەر ئیدارەی سربەخۆی سۆران تا چەند ئەتوانێت قۆناغەکانی بەرەو پێشچوون و قۆناغێکی زیاتری ئابووری بۆ بێنێتە ئاراوە. ئێمە هەموو دەزانین کە ناوچەی سۆران ناوچەیەکی گەشتیاریە و ناوچەیەکی بازرگانیشە چونکە دوو دەواازەی نێودەوڵەتی لە دەکەونە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و دەشزانین شادەماری هەردوو کەرتی گەشتیاری و کەرتی بازرگانی ڕێگاوبانە بۆ ئێمە هەر لە سەرەتاوە گرنگێکی تایبەتمان بە دروستکردنی ژێرخانێکی پتەوی ئابووریدەوە خودی جەنابی سەرۆک حکوومەت ئەو بەرنامە و پلان و ماستەر پلانە گەشتیاری کە بۆ ئەو ناوچەیە دارێژراوە و کاری لەسەر دەکاتن ئێمە لە هەنگاوی یەکەم لە قۆناغی یەکەم کارمان لەسەر ژێرخانی ڕێگاوبان کردی ئێستا لە قۆناغی دوم کار لەسەر جێبەجێکردین ئەو ماستەر پلانە دەکەین چونکە بە هەبوونی ماستەر پلانێکی گەشتیاریشیان ئەو بازرگانیانەش ئەگەر ڕێگاوبانێکی دروستت نەبێتن لەوانەیە نەتوانین وەکو پێویست سوودی لێوەربگرین بۆیە ئێمە لە سەرەتاوە کارمان لەسەر کردو وە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەی 4 ساڵی ڕابردوو لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران پرۆژەیەکی یەکجار زۆری پرۆژەی دیکە کراوە بەڕێز هەڵگورد چەند پرۆژەی دیکە کراوە کە بۆتە هۆی بەهێزکردنی ژێرخانی ئابووری. ئێستا مە بابنێگە باسی پرۆژەی ڕێگاوبان بکەین سپیرک خەلیفان کە پرۆژەیەکی زۆر استراتیژی بوو کێشەیەکی زۆری هاوڵاتیانی لە قۆناغیەکەم چارەسەر کرێستا و قۆناغی دووەمیشی ئینشەڵڵا لە ئایندەیەکی نزیک دەچێتە بواری جێبەجێکردن بە تەوابوونی ئەو پرۆژەیە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە هەولێری پایتەختەوە دەبەستێتەوە کە ئەوە کاریگەرێکی زۆری لەسەر بابەتی کەرتی گەشتیاری و ڕاکێشانی و بەرهێنەر دەبێتن بۆ ئەو ناوچەیە چونکە ئەگەرتون ژێرخانێکی تەواوی ڕێگاوبانە هەبێتن و بەرهێنەر دەتوانێت بێتن لێرەکانەوە بەرهێنان بکاتن و ناو خودی قەزای ناوەندی سۆرانیش و ماوەی پێشێستا کە جەنابیان بەرزەپردی دەواازەی سۆرانی کردەوە کە شێکێکە لەو پرۆژە استراتیزیانە بۆ ئەوەی کێشە لە بابەتی کێشە لە ئەو بارهەڵگرانەی کە لەسەر سنوورەکە دێن کێشە بۆ جوڵەی هاتوچۆی هاوڵاتیان دروست نکاتن لە ناو سەرتەری قەزای ناوەندی سۆران ئەو پرۆژانە ینی کە بە شێوەیەکی گشتی لە ماوەی ساڵین ڕابردوو ئامادەکاریەکی یەکجار باشە بۆ ئەوەی ئێمە
خۆناغەکانی پلانی ماستەر پلانی گەشتیاری کە جنابیان سەرپەرشتێکا بچتە بواری جێبەجێکردن کە ئێستا چووەتە بواری جێبەجێکردن ئەو ئامادەکاریی زۆر باش دەبێتن و بخۆشی جنابیان چەندی جاران ئاماژە پێ کردووە کە ناوچەی سۆران دەبێتە ناوچەیەکی گەشتیاری نەک لەسەر ئاستی باشە بەڕێز هەڵگورتە و پرۆژانەی لە ئایندێکی زۆر نزیکە ئاچێتە بواری جێبەجێکردنەوە کامان کە ئەمڕۆژ سەرۆکوەزیران ئاماژەی پێکرد کە پرۆژەی زۆر گرنگتر و شایستە بۆ سۆران جێبەجێکرێت ئەوانە کامانن ئەو پرۆژانی کە جنابیشان ئاماژە پێکرد تاوان ئەو پرۆژانی ڕێگابان کە دەستی پێکرد هەم قۆناغەکانی یەکەمیان تەواو بە قۆناغەکانی دوومشان دەکچێتە بواری جێبەجێکردن و جنابیان زۆر ئاماژەی وەکو باسم کرد بە بابەتی پرۆژە ماستەر پلانی گەشتیاریدایە کە ئێستا چوێتە بواری جێبەجێکردن بە تەوابوونی ئەو ماستەر پلانی گەشتیاری لە گەلی لە بێخاڵ لە چیای باپشتیان وەکو قۆناغی یەکەم گەشتیاری لە سۆران دەباتە قۆناغێکی زۆر پێشکەوتوو بەڵام جنابیان هە لە سەرەتاوە ئێمەی ڕاستپار بۆ ئەوی کار لەسەر ئەو ژێرخانی ئەو ڕێگاوبانانە بکەین ئەو پرۆژێک ئەو ڕۆژکراوێکێک لەو پرۆژانێ بەشێک لەو پلانە بوو کە لە بابەتی ڕێگاوبانەوە ئێمە کارمان لەسەر کرده بوو کە بە خۆشحاڵی و ئەمڕۆکە کرایەوە لەلایەن کۆمپانیای جێبەجێکار کۆمپانیای کابین گروپ چوو بوو بواری جێبەجێکردن ئەمڕۆکە چووە خزمەت هاوڵاتیانەوە ئەوە سەرڕای ئاسانکاری بۆ هاوڵاتیانی ناو ئیدارەی سۆران دەبێتە بەشێکیش لەو ماستەر پلانە گەشتیاری کە جنابیان باشە ئەو پرۆژانە چ جیاوازیەکیان دروست کردووە لە ماوەی ڕابردوو لەگەڵ ئێستاە بە تایبەتی لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی ڕاکێشانی وەبەرهێنەوە کە توانی بێتی ئێستا خەڵکەکە هەست بە جیاوازیە بکات بەراورد بە 4-5 ساڵێک پێش ئێستا ئێستا هەر بۆ نمونە لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو و بەرهێنەران بە بەردەوام سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەن و پرۆژە و پرۆپۆزەلیان هەیە لەوانەیە پێشتر ئەو بەرنامێنێت زیاتر تەرکیزیان لە هەولێر بیتنیان لە شارەکان کە بیتن بەڵام دوای هەبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەو هەموو پرۆژە استراتیجیانێکە لەو ناوچەیە جێبەجێکرا ئێستا و بەرهێنەر لە هەموو بوارەکانەوە پرۆژیان هەیە و دانەوەی پرۆژە لێرانە جێبەجێ بکەن کە ئەوەش دەبێتە دەرفەتێکی باش بۆ بژانەوەی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەرزکردنەوەی هەلی کار بۆ هاوڵاتیانی ئەو دەڤەرە ئەوە دەبێتە فاکتەرێکی زۆر باش کە ئەوە لە بەرنامە و پلانی جەنابی سەرۆک حکوومەتە بۆ زیادکردنی داهاتی ناوەخۆ و پشتبەستن بە وەکو دڵێ ئەو کەرتانەی کە نانەوتینە یەکێک لەو کەرتانە کە سامانێکی نیشتمانی بەهێزە ئەویش بابەتی کەرتی گەشتیاریە بۆیە ئەو بەرنامە پلانە بەرنامە پلانێکی درێژخایەنن بەڵام دەستمان پێ کردووە قۆناغی زۆر باشیشمان بڕیوە لە ڕووی ڕێگاوبانەوە و لە ڕووی ماستەر پلانی گەشتاریشەوە کە ئێستا دیزاینەکە هیچ ناوچەیەکتەوە بە دەستە بواری جێبەجێکردن ئەوە هەمووی ئەو بەرنامە پلانێنی جەنابیانە بۆ ئەوەی هەوڵ بدرێتن کوردستان تەنها پشت بە داهاتی نەوت نەبەستێتن بەڵێ بەڕێز هەڵگورت پرۆژەیەکی دیکەی استراتیژی گەورە هەبوو کە ئەو ڕێگەی هەولێر یاخود با بڵێن بۆ حاجی ئۆمرانەکە و بەشێکی شێکەوێتە سۆرانەوە ئەوەکەی جێبەجێکرێ چۆنە بێت پرۆژەکە بەڵێ دیزایانی ئەو پرۆژێش تەواو بووە ئەو پرۆژێش چونکە ناوچەی حاجی ئۆمران و چۆمان هەم ناوچەیەکی گەشتیاری و هەم ناوچەیەکی بازرگانیشەکە دەواازەیەکی گەورەی نێودەوڵەتی لەسەر لەگەر کۆماری ئیسلامی ئێران دەکەوێتە ئەو سنوورەوە ئەو دیزایانی ئەو پرۆژەیەشتەوە بووە جێبەجێکردنی هەندێک قورسە چکە ناوچەیەکی شاخاویە بەڵام جەنابیان زۆر گرنگی بە دروستکردنی ئەو ڕێگایش دراتن تاوان ئێستا ئەو تونێلی بەنی هەریر کرایتەوە دەتوانین ئەوە تەواو بکرێت و تونێلی کۆڕەشیش ئیشە سەر بکرێتن ئەوە بەرنمەیە کە ئێستا لە پلانی جەنابیاندایە ئینشەڵڵا لە ئایندێکی نزیک لەگەڵ کۆمپانیاکانی کە بە شێوەیەک ئێمە بتوانین بێخینە بواری جێبەجێکردن کە هیچ وادەیەکی بۆ دیاری کراوە بۆ دەست پێکردنی و لەلایەن کەرتی تایبەتەوە جێبەجێکرێت چۆنە بە هاوبەشیەکرێت ئێستا ئەو کۆمپانیا دەستی بە کارەکانی دیزاین کردووە تقریبان کارەکانی دیزاینشی لە کۆتاییەکاندایە دیزاینەکانی تەواو بووە و دەست بە ئامادەکاریەکانیش کرایە بەڵام بەخۆتان نەزانن بەو دوای ئەو دۆخەی دارێکە هاتە پێشەوە لەوانەیە هەندێک تۆزێک دوا بکەوێتن بەڵام جەنابیان زۆر جدیە لەسەوەی کە ئەو پرۆژە بستە بواری جێبەجێکردن باشە بەڕێز هەڵگورت ئەم پرۆژانە ڕاستە ژێرخانێکی پتەوی ئابووری بنیاد دەنێن لە هەر ناوچەیەکە بە تایبەت لە سۆران
ئەم پرۆژانێکی ئێستا دروست کراون زیاتر کام کەرتەی بژانۆتەوە لە چه کەرتێکداوە بەرهێنەران هاتوون سەرمایەکانیان وەگەڕخستووە؟ زۆربەی ئەو پرۆژانی کەەوە بەرهێنەر ئێساتن پێشکەشیان کردووە زۆربیان پرۆژەی گەشتیارینە. تاوانەوە لە ماستەرپلانی گەشتیاری ئەو بەرنامەی کە دامان ناوە کە تەواو بوو دوایی وەکو لە وەرکشۆپێک لە کۆنفرانسێکە پرزنتێشنێکی دەکەین و پێشکەشی وە بەرهێنەران دەکەین بۆ ئەوەی دیزاینەکە تەواو بۆ بخۆمان دامانە دەتوان ئەوان جێبەجێ بکەن و زۆر پرۆژەش هەیە ئەوان بەخۆیان پێشکەشیان کردیە لەو ناوچانەی گەشتیاری کە ئێستا هەیە پرۆژەکانیان لە بواری گەشتیاری پێشکەش کردووە کە لە بواری ئێستامە کار لەسەر دروستکردنی ئەو کۆڕنیشەی کاولۆکان درێن وە گرتنەوەی ئاو کاری لەسەر دەکرێتن ئەوانە هەمووی ئەو پرۆژانە کە لە چوارچێوەی ئەو پرۆژە گەشتیارانەیە کە جەنابیان ئیش لەسەر کردووە بابەتێکیکەی زۆر گرنگ کە کاری لەسەر دەکرێتن بابەتی دروستکردنی بەنداوە کە ئەوەش کاری لەسەر کراوە چکە هەبوونی بەندا و هەبوونی ئاویش دەبێت تا هەم فاکتەرێکی گرنگ بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو و هەمیش لە ڕووی گەشتیاریشەوە کاریگەرێکی زۆری دەبێت لەسەر زیادکردنی کەرتی گەشتیاری لەو ناوچە. باشە ئەو ڕێگە و بانانەی کە دروست کراوە و دوو سایدانەی کە دروست کراوە ئێستا کاریگەری تا چەند هەبووە لەسەر ئاسانکاری بۆ بارهەڵگرەکان بۆ شۆفێران و کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆش؟ طبعا ئەگەر بەس باسی سپیلک خەلیفان بکەین لە دوای تەوابوونی ئەو زادەیە پێش هەبوونی ئەو دووسایدا بەپێی ئەو داتای کە لە بەردەستی ئێمە دابوو لە بەڕێوەبەرەتی هاتوچۆ ڕێژەی تقریبا ڕێژەی ڕووداوی هاتوچۆ مردن دە 85 کەمی کردیا کەەوە ڕێژەیەکی یەکجار زۆرە چکە ئەو بەتایبەتی ئەو ڕێگایکی زۆر ترسناک بوو ڕێگای بار هەڵگرەکان بووە یەکساید بوو ئێستا دوای تەوابوونی ئەو ڕێگای ڕێژەی هاتوچۆ یەکجار ڕێژەی ڕووداوی هاتوچۆ یەکجار کەم بۆتەوە و طبعا دەو حاڵەتانە ئەوە بەشێکە لەوەی کە ڕێژەی هات ڕووداوکەم بێتەوە بەشەکەی تری دەکەوێتە سەر خودی هاوڵاتی کە پابندی ڕێنمایەکان بن بەڵام بە شێوەیەکی گشتی کار ئاسانێکی تەواوی کردیە ئێستا دەمێنێتەوە کەمەربەندی خەلیفان کە لە ئایندەیەکی زۆر نزیک دەست بە تەواوکردنی هەنگاوی قۆناغی دووەمی جۆسایی دەکەین تا دەگاتە بازگا لە هەنگاوی یەکەم لەوانەیە چکە ئێستا ڕێگاکە زۆر ناخۆشە ئێستا لە خەلیفان بەڵام لەو ڕۆژانە دەست بە دروستکردنی تەواوکردنەوە قۆناغش دەکرێتن بە تەوابوونی ئەو پرۆژانە کە ئێستاش ئەوەی هەیە ئاسانکارێکی زۆر باشی بۆ بار هەڵگران و بۆ تەواوی هاوڵاتیانش دروست کرد چکە لە بیرمان نەچیتن کە باسی بار هەڵگر دەکەین ئەگەر زادەکان بەری نەبن ئەوە ئاستەنگ بۆ هاوڵاتی ئاسایش دروست دەکاتن کە ئەوانی کە سیار و قەمەریان پێەیە. دروستە. بەڕێز ئەلگور شێخ نەجیب سەرپرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوە.